دوای زیاتر لە 10 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پەیوەستکردنی دانانی پارێزگاری کەرکووک بە پێکهێنانی حکوومەتی هەرێمەوە، پارتی و یەکێتی دوای ڕەتکردنەوەی چەندین کاندیدی یەکتر دوجار لەسەر کاندیدێکی هاوبەش بۆ پۆستی پارێزگاری کەرکووک ڕێککەوتن. بڕیاریشە لە ماوەی 1 هەفتەدا لیژنەیەکی هاوبەش بنێرنە بەغدا و لەگەڵ پێکاتەکانی کەرکووکیش کۆ ببنەوە بۆ دانانی تەیب جەبار ئەمین وەکو پارێزگاری نوێی کەرکووک. ئەمە هەمومان پێک هاتووی لەسەرەوەی کە کاڵ تەیب جەبار بۆتە کاندیدی لیستی برایەتی بۆ ئەوەی کە بێتە پارێزگار و خزمەت بەوێکا و ئێمەش هەمومان تاکید لەواکەینەوە پشتیوانێبی هاوکارێبین بۆ ئەوەی کە بتوانین لە کەرکووکە خزمەت بە کەرکووکەکان بکەین بە هەموو نەتەوە و پێکاتەکانەوە بەیەکەوە ئەتوانین خۆش بکەین. لیستەکانی عەرەب و تورکمانەکان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژاردننی تەیب جەبار بە بڕیارێکی خراپ دەزانن و لە بەیاننامەیەکدا دەستنیشانکردنی ئەو کاندیدا بۆ پارێزگاری کەرکووک ڕەت دەکەنەوە. لە بەرامبەردا یەکێتی و پارتی دەڵێن لیژنەیەکیان لەگەڵ لایەنە ناڕازیەکان کۆ دەبێتەوە و ئەوان ئەو بابەتە یەکلایی دەکەنەوە. دانانی پارێزگار لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگادایە و تەسەوڕ دەکەین کە پێویست بێ ئەم بابەتە و لەگەڵ بەغداش قسە دەکەین و ڕێکاری یاسایەکانی چۆنە ئەوها دەچینە پێش. ئەمە پێشنیاری لیستی برایەتیە و وەکو گوتمان لیژنەیەک پێک دێ بۆ گفتوگۆ لەکردن لەگەڵ ئەوانیشدا. ئەم لیژنەیە تا کوێ دەتوانێت قەنەعەت بەوام بکات تا کوێ ناتوانێت ئەمە مەوزوعەکەیەکە لە ئایندەدا ئەمە بەرحاڵ ئەمە دەمێنێتەوە بۆ گفتوگۆ. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووک بێ پارێزگارە و یەکێتی و پارتی دوای ئەنجامدانی دەیان کۆبوونەوە و پاش نزیکەی 2 ساڵ لەو ڕووداوانە لەسەر کاندیدی پارێزگاری کەرکووک ڕێککەوتن. بەڵام دیار نییە دەتوانن لایەنەکانی دیکەی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەکردنە پارێزگاری ئەندازیار و شاعیر تەیب جەبار ڕازی بکەن یاخود نا.